دوای تێپەڕبوونی 20 ساڵ لا دەستپێکردنی شاڵاوی داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە تا ئێستا ژێرشەکە پەڵەیەکی ڕەشە بە ناوچاوی ویلایەتە یەکگرتووەکانەوە بۆ پێیش گەلەوەی هەنگاوەکە چارەسەری دۆخی عێراق و ناوچەکەی نەکردو هێندەی دیکە شتێکیدا هاوکات باس لە خەرجکردنی 3 تریلیۆن دلار و گیان لە دەستدانی 9 ملیۆن کەس دەکرێت. ئیدارەی ئەمریکا لە سەردەمی جۆرج دەبلیو بوش دوو پاساوی بۆ داگیرکردنی عێراق ڕاگەیاند. یەکەمیان هەبوونی چەکی کۆمەڵکوژ بوو لە عێراق، دووەمیشیان تۆمەتی پەیوەندی ڕژەمی بەعەز بوو لەگەڵ ڕێکخراوی قاعیدە. بەڵام پاساوەکانی ئەمریکا ئەو کات و ئێستاش بێ بنەما ناوبراو لە سەراستی ئەو وڵاتە و جیهانیش ڕەخنەی لێگیرە. لا وەڵامی ڕەخنەکاندا ئیدارەکەی بوش دەیوت ئامانجی هێرشەکە ڕوخاندنی دەسەڵاتی سەدام حوسێن و ڕێگری لێکردنیەتی لە بەدەستهێنانی چەکی ناوچی، کیمیایی و بایۆلۆجی و بانگەشەی دروستکردنی سیستمی دیموکراسیشان لە عێراق دەکرد. دوجار ئەمریکا گوێی بە ناڕەزاییە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان نەدا و هێرشی کردە سەر عێراق دوای مانگێکیش کۆتایی بە ڕژێمی 35 ساڵی بەعس و دەسەڵاتی سەدام حوسێن هێنا. ڕێکخراوی دیموکراسی ئێستای ئەمریکایی لە پێگەی تایبەتی خۆی وتارێکی نیتا کراوفۆردی لەژێر ناونیشانی خوێن و گەنجینە بڵاو کردوێتەوە و تێیدا هاتووە نزیکەی ساڵێک پێش دەستپێکردنی شەڕەکە ئەمریکا بۆ چوونێکی سەبارەت بە تێچووی جەنگ خستە ڕوو کە بریتی بوو لە خەرجکردنی کەمتر لە 300 میلیارد دلار و بوونە قوربانی ژمارێکی کەم لە هاوڵاتی عێراقی و سەربازانی ئەمریکی. لە وتارەکەدا هاتووە لە ڕاستیدا ئامارەکانی کاتی شەڕ زۆر جیاواز بوون لەوانەی پێش جەنگ ڕوویدا تەواو جیاواز بوو چونکە هێزەکانی ئەمریکا تەنانەت پێش دەستپێکردنی ئۆپەراسیۆنە زەمینیەکان هەڵمەتێکی بۆردومانیان بۆ شارەکانی عێراق دەست پێ کرد و بۆ هۆیەوە تەنها لە مانگی یەکەمدا زیاتر لە 7000 هاوڵاتی عێراقی کوژران. نووسەر ئەمریکیەکە پێی وایە هاتنی داعش بۆ عێراق و سووریا لە 2014 لە یەکەوتەی هێرشی ساڵی 2023 ئەمریکا بوو بۆ سەر عێراق و دەڵێت ئەمریکا لە بری ئەو 300 میلیارد دلاری کە سەرەتا پێشبینی دەکرا نزیکەی 3 تریلیۆن دلاری خەرج کرد. زانیاریەکانیش لە ماوەی ڕابردوودا باس لەوە دەکەن بەهۆی داگیرکاری و گرژیەکانی دواترەوە ژمارەی کوژراوان 9 ملیۆن کەسیان لە هەردوو وڵاتی عێراق و سووریا تێپەڕاندووە. داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە بە گرنگترین ڕوودا و لە مێژووی نوێی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت کە تا ئێستاش کاریگەری گەورەی لەسەر ناوچەکە و جیهان هەیە. بەهۆی جەنگی ئەمریکاوە بۆ سەر عێراق سەدان هەزار هاوڵاتی گیانیان لەدەستدا و ملیۆنانی دیکە ئاوارە بوون. ئەو جەنگەی ئەمریکا بانگەشەی ئەوەی دەکرد کاتێکی کەم دەخایەنێت چەندین ساڵی خایاند و تا ئێستاش سەربازی ئەمریکایی لەسەر خاکی عێراق ماوە.